ئەو کە سوبەرپرسانی هەرێم کامانن کە موچە لە بەغداد وەردەگرن. فەرمانبەرانی ناڕازی دەڵێن بۆچی بۆ ئەوان ڕەوایە بەڵام بۆ ئێمە قەوارەی هەرێم دەکەوێتە مەترسیەوە. ماوەی هەفتەیەکە کەمپین و واژۆکۆکردنەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەوڵی پەرلەمانتاران لە ئارادایە بۆ ئەوەی ڕاستەوخۆ لە ڕێگەی بەغدادەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت. فراکسیۆنەکانی یەکێتی و نەوەی نوێ و یەکگرتو و کۆمەڵ واژویان کۆکردوتەوە و پێشکەشیان کردووە بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی هەرێم ڕاستەوخۆ لە ڕێگەی بەغداوە دابەش بکرێت. دوایەم هەوڵی فراکسیۆنەکان سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ سەردانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی کردو. وەک سەرۆکی جوڵانەوەکە گوتی ئیمزای فراکسیۆنەکانم ڕادەستی سوودانی کردووە تا ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێم بدرێت. هەروە سوودانی بەڵێنی بە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ داوە کە لە هەمواری یاسای بودجەدا جێگا بۆ پرسا بکاتەوە. هەر سەبارەت بەو پرسا بەشێکی زۆری مامۆستایان و فەرمانبەران ئیمزایان کۆ کردوتەوە تا موچەیان لە بەغدادەوە پێ بدرێت. هەر بۆیە لە بەشێکی زۆری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی دەوام کراوە. هەروە بەشێک لە موچەخۆرانیش دەڵێن بۆچی بەشی زۆری بەرپرسان موچە لە بەغداد وەردەگرن ئاساییە و بۆچی بۆ ئێمە ئاسایی نییە. فەرمانبەرانی بەشێک لە دامەزراوە فیدراڵیەکان لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە بەغدادەوە موچە وەردەگرن، وەک فەرمانبەرانی نشینگە و پاسپۆرت و کۆمسیۆن و بەنداوەکان و زیندانیەکان و کۆلێجی سەربازی قەڵاچوالان و زاخۆ، پاسەوانی سنوور. ئەمە سەرڕای هەموو وەزیر و بریکاری وەزیر و جێگری سەرۆکی ئەنجومەی نوێنەران و سەرۆکی کۆمار. بەڵام دوایەم هەوڵانی فراکسیۆنە کوردیەکان و فەرمانبەرانی ناڕازی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەوانەی داوایان کردووە ڕاستەوخۆ حکوومەتی بەغداد موچەی موچەخۆران بدات ئەما پێشێلکردنی مافە دەستوریەکانی هەرێم و لاوازکردنی قەوارەی هەرێمە. موچە لە بابەتەکانی تریش جیا بکرێتەوە هەر دەبێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە دابەش بکرێت. دوایەم پرسا دامەزراوەی تیوار نیوز ڕاپرسێکی ئەنجامدا و داوای لە هەوڵاتیانی هەرێم کرد کە پێتان باشە حکوومەتی هەرێم موچە دابەش بکات یاخود حکوومەتی عێراق. لەم ڕاپرسیەدا نزیکەی 300,000 هەوڵاتی بەشداریان کردووە. لە سەدانەوە هەوڵاتیان داوایان کردووە حکوومەتی عێراق ڕاستەوخۆ موچە دابەش بکات و لە سەدا 10 هەوڵاتیانیش داوا دەکەن هەرێم دابەشی بکات. لە دوای ساڵی 2023 و ڕووخانی ڕژێمی باسەوە تا ئێستا ژمارێکی زۆری کورد پۆستی باڵایان هەبووە لە عێراق و موچیان لە بەغداد وەرگرتووە. ئێستاش خانەنشینی لە بەغداد وەردەگرن. لەم راپۆرتەدا وردەکاری پۆستەکانی کورد لە بەغداد دەخینە ڕوو. کورد لە 20 ساڵی ڕابردوودا بە 44 وەزیر بەشداری لە 8 کابینە حکوومەتی عێراق کردووە. 18 ساڵە پۆستی سەرۆکایەتی کۆمار لای کووردە، 4 جار جێگری سەرۆکوەزیرانی عێراق لای کورد بووە، 18 ساڵە جێگری سەرۆکی پەرلەمان لای کووردە، 1 جار پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق لای کورد بووە. لە دوای ساڵی 2023 وا کورد 430 ئەندامی گەیاندووە بە ئەنجومەی نوێنەرانی عێراق و بەردەوام جێگری ئەنجومەنەکان لای پێکهاتەکانی کورد بووە. سەرڕای ئەو پۆستانە زیاتر لە 100 بریکاری وەزیر و باڵیۆزی وڵاتان و بەڕێوەبەری گشتی و ئەندام و سەرۆکی دەستا دراون بە کورد. جگە لەمەش زیاتر لە 30 پۆستی سوپاسالار و فەرماندەی هێزی ئەسمانی و فەرماندە و دەستگای هەواڵگری عێراق لە پشکی کورد بوون. یەکەم، کورد لە ئەنجومەنی حکومدا. لە دوای ڕووخانی ڕژێمی باز لە 9 نیسانی 2023 سەرکردایەتی کورد بە 2 ئیدارەی هەرێمەوە چووە بەغداد. ئەنجومەنی حکوم لە 12 تەمموزی 2023 بۆ 1 حوزەیرانی 2004 دروست کرا کە لە 25 ئەندام پێک هاتبوو. لە ناویاندا 5 ئەندامی کورد بوون، ئەوانیش مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان، جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان، سەلاحەدین بەهادین ئەمینداری یەکگرتووی ئیسلامی، دکتۆر مەحموود عوسمان سەربەخۆ و دارا نورەدین سەربەخۆ. لە ئەنجومەنی حکومدا سەرۆکاتی ئەنجومەنەکە بە شێوەی خون هەر مانگەی یەکێکیان دەبووە سەرۆک کە 12یان بۆ سەرۆکاتی دیاری کران. لە ناویاندا مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی وەک کورد بەشدار بوون. هەر لە سەردەمی ئەنجومەنی حکومدا کورد بە 5 وەزیر بەشداری لە وەزارەتەکانی ئەنجومەنی حکومدا کرد. ئەوانیش هۆشیار زێباری وەزیری کاروباری دەرەوە، نەسرین بەرواری وەزیری شارەوانیەکان، دکتۆر لەتیف ڕەشید وەزیری سەرچاوەکانی ئاو، محەممەد تۆفیق ڕەحیم وەزیری پیشەسازی و عەبدوڕەحمان سدیق کەریم وەزیری ژینگە. ئەمانە هەمویان موچەکانیان لەسەر حکوومەتی عێراق بووە. دووەم، حکوومەتی کاتی عێراق بە سەرۆکایەتی ئەیاد عەلاوی لە حوزەیرانی 2004 پێکهات. کورد بەشداری لەم حکوومەتە کرد و تێیدا دکتۆر فواد مەعسووم بووە سەرۆکی کۆمەڵی نیشتیمانی عێراق، واتە پەرلەمان لەگەڵ 75 ئەندامی دیکەی کورد لەو ئەنجومەنە لە کۆی 275 ئەندامی کۆمەڵی نیشتیمانی عێراق. دکتۆر ڕۆژنووری شاوەی سکرا بە جێگری سەرۆکۆماری عێراق لەگەڵ جێگری سەرۆکوەزیران و 5 وەزیری کورد لەم کابینەیەدا بەشدار بوون. ئەوانیش دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح جێگری سەرۆکوەزیرانی عێراق و وشیار زێباری وەزیری کاروباری دەرەوە، دکتۆر لەتیف ڕەشید وەزیری سەرچاوەی ئاو، نەسرین بەرواری وەزیری شارەوانی و نەرمین عوسمان وەزیری دەوڵەت بۆ کاروباری ژنان و
بەختیارەمین کرا بە وەزیری مافی مرۆڤ. سێەم، حکوومەتی کاتی عێراق بە سەرۆکایەتی ئیبراهیم جعفەری ساڵی 2005 لە سەردەمی کابینەی ئیبراهیم جعفەریدا کە لە نیسانی ساڵی 2005 پێکات کورد سەرەڕای پۆستە وزاریەکان بۆ یەکەم جار پۆستی سەرۆکۆماری عێراقی بەدەستهێنا لەلایەن جەلال تاڵەبانیەوە. هاوکات عەرەف تەیفور بووە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ 58 پەرلەمانتاری دیکەی کورد لە ئەنجومەنی نوێنەراندا. دکتۆر ڕۆژ شاوەیز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق، هەریەکە لە هۆشیار زێباری وەزیری دەرەوە و دکتۆر لەتیف ڕەشید وەزیری سەرچاوە ئاویەکان، دکتۆر بەرهەم ساڵح وەزیری پلاندانان و عەبدولباسط کەریم مەولود وەزیری بازرگانی، دکتۆر جوان فواد ماسووم وەزیری پەیوەندی و دکتۆر ئیدریس هادی وەزیری کاروباری کۆمەڵایەتی و نەرمین عوسمان وەزیری کاروباری ژنان دانران. چوارەم، کابینەی یەکەمی نووری مالکی ساڵی 2006 بۆ 2010 دوای ناڕەزیبوونی کورد لە سەرەدای ئیبراهیم جعفەری، نووری مالکی لە مایسی 2006 کابینەیەکی نوێی ڕاگەیاند. کورد بە چەند پۆستێک لەو حکوومەتەدا بەشدار بوو. سەرڕای پۆستی سەرۆککۆمار لەلایەن تاڵەبانیەوە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق درا بە عارف تەیفور، دکتۆر ڕۆژ نووری شاوەیز نوێنەری کورد لە ئەنجومەنی سیاسی یاسایشی نیشتیمانی عێراقدا و 57 پەرلەمانتاری دیکە بۆ کورد بوون. هەریەکە لە دکتۆر بەرهەم ساڵح بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، هۆشیار زێباری وەزیری کاروباری دەرەوە و دکتۆر لەتیف ڕەشید وەزیری سەرچاوەی ئاو، فەوزی حەریری وەزیری پیشەسازی و بەیان زەیی وەزیری شارەوانی، دارا نورالدین وەزیری داد و علی بابان وەزیری پلاندانان و نەرمین عوسمان بە وەزیری ژینگا دیاری کران. پێنجەم، کابینەی دووەمی نووری مالکی ساڵی 2010 بۆ 2014 کابینەی دووەمی نووری مالکی کە لە 25 یانزەی 2010 دروست کرا. کورد بە چەند پۆستێک بەشدار بوو. هاوکات جارێکی تر کورد ڕازی بوو بە دووبارە کاندیدکردنەوەی نووری مالکی بۆ سەرۆکی حکوومەتی عێراق و حکوومەتەکەش لە شاری هەولێرەوە پێکهات. سەرەڕای جێبەجێنەکردنی هیچ مافوداواکارێکی کورد بە مادەی 140شەوە لەو کابینەیەدا پۆستی سەرۆککۆمار لەلایەن جەلال تاڵەبانی و جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لەلایەن عارف تەیفور لەگەڵ 57 پەرلەمانتاری دیکەی کورد کاوانیش دکتۆر ڕۆژ شاوەیز جێگری سەرۆک وەزیران بوو، هەریەکە لە هۆشیار سێباری وەزیری دەرەوە و دیندار دۆستکی وەزیری کۆچ و کۆچبەران و خەیرۆڵڵا عەبدولکەریم وەزیری بازرگانی و عەبدولمەجید حەمەئەمین بە وەزیری تەندروستی دیاری کران. شەشەم، کابینەی حەیدەرابادی ساڵی 2014 بۆ 2018 کابینەی حەیدەرابادی لە 8 نۆی 2014 لە پەرلەمانی عێراق متمانەی پێدرا کە لە ئەنجامی هەڵبژاردنی سی نیسانی 2014 ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە سەرچاوەی گرت. لەو کابینەیەدا سەرڕای پۆستی سەرۆککۆمار لەلایەن دکتۆر فواد ماسووم و جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئارامشێخ محەممەد لەگەڵ 62 پەرلەمانتاری دیکە بۆ کورد بوون. هەریەکە لە دکتۆر ڕۆژ شاوەیز جێگری سەرۆک وەزیران و هۆشیار زێباری وەزیری دارایی و دکتۆر دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەران و فریاد ڕەواندوزەی وەزیری ڕۆشنبینی، بەیان نووری وەزیری کاروباری ژنان و سامان عەبدوڵڵا بە وەزیری دەوڵەت دانران. حوتەم، کابینەی عادل عەبدولمەهدی 2018 بۆ 2020 دوای ئەوەی لە 12 2018 کورتوانی لە هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران 58 کورسی بەدەست بهێنێت. پۆستی سەرۆککۆماری عێراقی جارێکی تر مسۆگەر کرد. دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بۆ پۆستا هەڵبژێردرا. جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش درا بە بەشیر حەداد لە کابینەکەی عادل عەبدولمەهدی. کورد بە سێ وەزیر بەشدار بوو، ئەوانیش فواد حسێن وەزیری دارایی، بەنگین ڕێکانی وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و حاکم فاروق ئەمیرشوانی بە وەزیری داد دیاری کران. بەڵام کابینەکە تەمەنی خۆی تەواو نەکرد و لە ساڵی 2020 سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستی لە کار کێشایەوە. هەشتەم، کابینەی مستەفا کازمی 2020 بۆ 2022 دوایەوەی عادل عەبدولمەهدی لە ساڵی 2020 دەستی لە پۆستەکەی کێشایەوە. مستەفا کازمی وەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی نوێنەران متمانەی پێدرا کە کورتەیدا 58 کورسی و جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی مسۆگەر کردبوو. جگەلەوەی پۆستی سەرۆککۆماری عێراق لای دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بەردەوام بوو. لە کابینەکەی مستەفا کازمی کورد بە سێ وەزیر بەشدار بوو، ئەوانیش فواد حسێن وەزیری دارایی و نازەنین محەممەد ڕووسوو وەزیری ئاوەدانکردن و نیشتەجێکردن و حاکم سالار عەبدولستار بە وەزیری داد دیاری کران. نۆیەم، کابینەی محەممەد شیع سوودانی لە 2022 تا ئێستا لە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پرۆسەی هەڵبژاردن لە 10 ئۆکتۆبەری 2021 بەڕێوە چوو. لە 27 تشرین یەکەمی 2022 کابینەکەی محەممەد شیع سوودانی پێکهات. کورد لە خولی پێنجەم 63 کورسی پەرلەمانی هەیە بە جێگری سەرۆکی پەرلەمانیشەوە کە شاخەوان عەبدوڵڵایە لەگەڵ سەرۆککۆماری عێراق دکتۆر لەتیف ڕەشید. ئەوکات لە کابینەکەی محەممەد شیع سوودانی کورد بە 4 وەزیر بەشدارە، وانیش فواد حسێن وەزیری دارایی و جێگری سەرۆک وەزیران، بەنگین ڕێکانی وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن، خالید شوانی وەزیری داد و ئێزدار ئامێدی وەزیری ژینگە. دەیەم،
پۆستەکانی دیکەی کورد لە بەغداد. سەرڕای و پۆستانی کورد کە تا ئێستا بەسەرجەم خولەکانی پەرلەمانەوە 430 پەرلەمانتار، 1 سەرۆکی پەرلەمان، 4 جێگری سەرۆکی پەرلەمان، 5 ئەندامی ئەنجومەنی حکوم، سەرۆکی کۆمەڵی نیشتیمانی سەرۆک کۆمار، 44 وەزیر و لەگەڵ زیاتر لە 100 بریکاری وەزیر. باڵێوزی وڵاتان و بەڕێوەبەری گشتی و ئەندام و سەرۆکی دەستا دراون بە کورد. جگە لەمانەش زیاتر لە 30 پۆستی سوپاسالار و فەرماندەی هێزی ئاسمانی و فەرماندە و دەستگای هەواڵگری عێراقی لە پشکی کورد بوون. زۆربەی بەرپرسانی کورد لە ڕێگەی هەژماری بانکیەوە و موچە لە بەغداد وەردەگرن کە دەکاتە 44 وەزیر و 4 سەرۆک کۆمار و 430 پەرلەمانتار و 4 جێگری سەرۆکی پەرلەمان و دەیان بەڕێوەبەری گشتی و ڕاویشکار و سوپاسالار و فەرماندە. هەمویان موچەی ئێستا و بەشی هەرە زۆریشیان خانەنشینی لە بەغداد وەردەگرن. بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەرێم دەیانەوێت هاوشێوەی بەرپرسانی کورد موچەکانیان لە بەغداد وەربگرن، بۆیە دەڵێن بۆچی بۆ ئەوان ڕەوایە بەڵام بۆ ئێمە قەواری هەرێم دەکەوێتە مەترسیەوە و هەڵدەوەشێتەوە.